لەلای من نەقسە لەلای ئێوە چونکە پێغەمبەر سەڵ سەڵەم بەتەنها بوو لەگەڵ یەک زەید لەگەڵی بوو بەتەنێ مقاومەی ئەو هەموو خەڵکەی پێ نەدەکرا دوای ئەوەی کەوا گاڵتەیان پێکردو تۆزێکیان ترانە پێکردن گوتیان بڕۆ حەقمان نی بڕۆ بۆ شاری خۆت بۆ مەککە بەڵام ڕاستیان نەکرد دوای ئەوەی کە پێغەمبەر لە ماڵەکە دەرکەوت چوون بەو دیویدا بە دەرگای ئەو دیویدا ڕۆیشتن منداڵەکانی تائیفیان هەموو کۆ کردەوە و پێغەمبەر و زەیدیان بەرباران کردن و سەری پێغەمبەریان شکاند و هەتا پێڵاوی پێغەمبەر صلی الله علیه وسلم پڕ بوو لە خوێن دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم بەناومێدی گەڕایەوە مەدینە مەککە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو حاڵەتەشدا کەوا ئاوا مواجهەیان کرد ئەبەو شێوەیە ئیستیقبالیان کرد کاتێک کە خوای تەعالی حەزەتی مەلایکەی بۆ نارد جبریل کتێگە دەتەوێت هەتا خوای تەعالی ئەو شاخە ئەو دوو شێوانە ئاوا تایف لە بینی دوو شاخەندا بوو کتی هەتا خوای تەعالی مەلایکەتێک نێرە هەردوو شاخەکان ئاوا کەپسیان کا لە ناو یەک و لە ناویان ببە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی نە مەقسەد و پەیامی من ئەوە نییە ئەوانە کافریش بوون مسلمانیش نەبوون و زەحمەتی پێغەمبەرەکەشیاندا لێشیاندا و پێشیاندادا و دەریشیان کرد سەریشیان شکان و گاڵتەشیان پێ کرد لە کاتێکدا لە ناو عەرەب بۆ خۆی میوانداری کابرا زۆر جار هەبوو لەسەر میوانەکەی خۆی بە کوش دەدا هێندە میوان لە لایوان عجایب ڕێزی هەبوو احترامی هەبوو بەس ئاوە لەگەڵ پێغەمبەری صلی الله علیه وسلم تەسەڕوفیان کرد ئەو جاریش پێغەمبەری صلی الله علیه وسلم فەرمووی نە من نامەوێت ئەمانە بمرن چونکە لەوانەیە ئەگە خۆشیان مسلمان نەبن نەوە نەتیجەکەیان مسلمان بێ ئەگە خۆشیان بە کافری بمرن ئەمەلم هەیە خوای تەعالی نەوە نەتیجەکەیان بکاتە مسلمان و ببن بە ئیماندار و خواپەرست ئەوە پەیامی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئەوە ڕێبازی پێغەمبەرە صلی الله علیه وسلم لە کاتێکدا پێغەمبەر دەسەڵاتی هەبوو توانای هەبوو ویستی هەبوو دەیتوانی خوای تەعالی پێ مەلایکەی نارد فەرمووی ئەگە ئەمر دەکەی ئێستا هەتا ئەو دوو شاخەکە پسکەم هەردوو چێوەکە بێنمەوە یەک هەردوو چیایەکە بێنمەوە یەک و ئەو دێیە بە زیندوو بە هەمویان بکوژم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی نە سارێکی سوور جیب لە بەردەم مازی پارکی کردووە 622 WYM تکایە لای بە ڕێگەی خەڵکی گرتووە There's a red Jeep parking in front of Mazi Market 622 WYM please move your car دوایی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بێ ئومێد بوو لە مەککە لە ئەهلی مەککە هات لە ئەطرافی مەککە ئەو خەڵکانەی کە دەهاتن بۆ تیجارەت پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەر ئەوەی لەناو مەککە قوڕەیش ڕێگەی نەدەدا باسی دینیان بۆ بکەن دائیم بە دوویەوە بوون دەنگەوە درۆ دەکەن خزمی مەیە و ئامۆزای مەیە ئەوە برازای مەیە ئەبوو لە هەبوو ئەوانە بە دووی دەکەوتن دەیانگوت ئەوە برازای مەیە درۆ دەکە گوێی مەدەنێ نەی دەتوانی لە ناو مەککە قسەیان لەگەڵ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆ دەرەوەی مەککە لەسەر ڕێگەی قافڵاکان کە دەهاتن بەرەو مەککە بۆی باسی ئیسلام دەکردن بۆی باسی دین دەکردن هەتا یەکێک لەوانە قەبیلەیەک لە قەبیلەکان هات پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆی باسی ئیسلام کردن بۆی باسی دین کردن یەکێک لەوانە هەستا کتی ئەی محەممەدی کوڕی عەبدوڵڵاه ئەگەر ئێمە پشتی تۆمان گرت هاریکاری تۆمان کرد و دوای خوای گەورە دەسەڵاتی دایەتۆ و ئەتۆ ڕۆیشتی دوای ئەوە دەسەڵاتەکە دەدەیەمە دەمانکەیە جێگیری خۆت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی نە ئەو وعدە من نایدەم ئەو وعدە خوا دەیدا چێ ئەهل مستحقی ئەوەیە کە ببێتە دەسەڵاتدار کە ئەمن مردم
أو بيامي من بيامي ملائك وشتوانية كأو مرد بو دواي خوي بوعد ووعيد بري وبروة أقدي لبر خاطري خواي بشتي من دقري ورا أقر لبر ما بس تيجي دنيايت هي برو خوا حافظ به تي ولا قواعد ما بيه دي كوا لدوايتو أو دا صلاتو تواناو إمكانيتيك لبر دستي تو دا به بيدي ما أودين يعني ما صلى الله عليه وسلم فرموي بو شرطي من پشتیوانی هیچ کەسێکم ناوێت ئەگەر دەی دیفاع لە دینی خوا دەکەی لەبەر خاتری خوا وەرە ئەگەر مەبەستێکی دیکەی دنیایت هەیە بەڕێی خۆدا بڕۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ وەسیلەیەک نەما تاقی نەکاتەوە بۆی ئەو دینەی بگێنێتە خەڵک جارێکیان ساڵێک لە ساڵەکان کە ئاو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەچوو بەر ڕێگەی قافڵەی خەڵکی یەکێک لەوانە لە مەوسیمی حەجێدا بوو کۆمەڵی خەڵک لە لای مەدینەیەوە هاتن پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆ سەر ڕێگەیان کە چۆ سەر ڕێگەیان وتیان ئێوە چێن لە جێیەک لە نزیکی ڕەزمی ئەو جێ ئێستا ڕەزمی شەیتان لەکوێ دەکرێت لە مینا بەینی مینا و مەککەی ئەلەو منتیقەیدا پێغەمبەر صلی الله عليه وسلم گەیشتە ئەو قافڵەیەی و لەوێ دانیشتن پێغەمبەر صلی الله عليه وسلم لێی پرسین ئێوە چێنین کوتیان ئێمە خەڵکی مەدینەین تی دەباشە ئێوە دیارە لە ئەوانن کە پەیمانتان لەگەڵ یەهودیەکان هەیە کوتیان بەڵێ پەیمانمان لەگەڵ یەهودیەکان هەیە ئەویش بۆی باسی خۆی کردن کە من پێغەمبەری خوام دینێکم هەیە ئاوایە و تەفسیل بۆی باسی ئیسلام کردن کە گوێیان لەو دەنگ و باسەی پێغەمبەری بوو صلی الله عليه وسلم لەناو خۆیاندا مەشوەرەتیان کرد و گوتیان واللهی ئەو کەسەیە کە هەموو جارێ یەهودیەکان باسی دەکەن لەبەرەوەی لە مەدینەی یەهودیشی لێبوو عەرەبی بڵێن مشریکیشی لێبوون یەهودیەکان خاوەنی کتێب بوون خاوەنی تەورات بوون و لە تەوراتدا هەروەکو لە ئینجیلدا باسی پێغەمبەری ئێمە کراوە صلى الله عليه وسلم بتفصيل كي ولا شوي دي وشون او تفصيلاتي هم تيدا بس طبعا استعلام بردوا استابسيت توراتي بخوانيوا يا انجيلي بخوانيوا اوان هم لا بردوا هيك تيدا نماوا بيشتر كنسخه اصلي تورات وانجيل ويك قديم هبو وصفي پیغمبري ايمي تيدا صلى الله عليه وسلم بدقيقي حتى سلماني فارسي كهاد مسلمان بو شو مسلمان بو كابراشي مسيحي لا ك مسلماني شي بلين مسيحي بديني عيساي خوا برست وصفي پیغمبري ايمي با سلماني قد كتي لدواي من كسيك دي آواي هات امن دمرم نايقمي بلا ما تهرو بيجي ايماني بيبينا أو پیغمبری آخر زمانه دوای طبعا سلمان هات أو وصفيك أو كابرا بوي باسكت ولا إنجيل دا تماشاكل لپیغمبری إما دا هيا ويكسر مسلمان بو يهوديا كانش لكتابكي خوان دا تواوي تفاصيلي پیغمبری تيدا لبرا يهوديا كان كشرش عندبو لقل قريش لقل أهل مكة أو سخزرت بيان دا قلتن دا أنقو والله عهد وعدي زماني پیغمبري آخر زماني نزيكا هندين ماوا ها قيشت إيرا أقا أو پیغمبر هات خواهي قورا أوان دا پشتیوانی دبه إما لقالي دبين ولا دوي دتسين وپشتي إيوا دشكيني أو بكافركاني مدينة عندك بأوس خزرزي عندك أوس خزرز كدنقواسي پیغمبري عن صلى الله عليه وسلم لو دانشنا لقال پیغمبري قلت يا والله أو پیغمبري كهم زاري يهود باسيدك با إيما پیش أوان إيماني بيبينين وأويك أوان دلين با إيما بيكين وإيمانيان بيهنا وپیغمبر صلى الله عليه وسلم لوي بيعتي ليورقرتن لسر أويك هيج شريك بخوا بريار ندن ودزي نكن وزنا نكن وبختان بخلشي نكن وفعل غدر خيانة نكن ومن دال إخوان نكوشن وظلم لخلشي نكن
وهشتك پیغمبر صلى الله عليه وسلم أمري بيكردن لساكا بقسي بكن وهشتك كوان نهي ليكردن لخرافة أوشتنكن وأوانش طبعا وعدي عنده 12 كەس بوو لە ئەوس و خەزرەج ئەو 12 کەسە ڕۆیشتنەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم مصعبی کوڕی عومەیری لەگەڵ ناردن ئەو ساڵە مصعبی کوڕی عومەیر لە مەدینە خەریکی دەعوە و بانگەوازی و خەریکی بانکردنی خەڵک بوو بۆ لای ئیسلام هەتا جارێک لە جارەکان یەکێک لە گەورەکانی یەکێک لە قەبیلەکان هات بۆ لای مصعب وەقتی تەفسیلاتی قسەکەمان نییە بەڵام بەس ئەوەی بزانین کەوا ئیسلام دینێکە دینی ڕەحمەتە دینی فەهم و تەفاهومە دینی